بەڵێ سارا ئێستاش باسی بابەتی تەوریەکەمانەکەین باش نییە؟ بابەتێکی تەواو گرنگ و هەستیارە ئەویش پەروەردەیە کەیچێکە لە سێکتەرە گرنگەکانی ناو کۆمەڵگا. ئێمە بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی ئەم بابەتاکەین کە ئێستا لە ستودیۆ لەگەڵماندایە باسی ئاڵنگاریەکانی بەردەم پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستانەکەین، هەروەها چارەسەرێکی گشتگیر بۆ خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت کە ئەمەش بابەتێکی گرنگ و هەستیارە سارە. جا بڕیارە ڕۆژی پێنجشەمە پانێڵێک سەبارەت بە ئاڵنگاریەکانی پەروەردە و چارەسەرێکی گشتگیر بۆ خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت لە سلێمانی بەڕێوە بچێت. بە سوپاسەوە بەڕێز شیلان حەسەمان لەگەڵایە، سەرۆکی ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان. خات و شیلان بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوانداریتان. سپاسکەم بەیانی لەگەڵمانی. زۆر سپاس. شیلا خان، پێشەوەی ئێمە باسی پانێڵەکە بکەین کە بڕیار وایە ڕۆژی پێنجشەمە بەڕێوە بچێت یاخود ئاڵنگاریەکانی بەردەم پەروەردە بە شێوەیەکی گشتی یاخود چارەسەرێکی گشتگیر بۆ خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت. مەبەستمە ئەوە پرسم لە ئێستادا ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان چۆنە، پرۆسەکە بە چه ئاراستەیەک ئاڕوە؟ بە شێوەیەکی گشتی پرۆسی پەروەردە بە شێوەیەکی باش ئەم ساڵە تاکو ئێستا بەردەوامە. بەڵێ. هەموو هەوڵەکانی راوە تاوەکو پرۆسی پەروەردە بەردەوام بێت و ئەرکەکان بجێبهێنرێت. بەڵێ. خات و شیلان، ئەگەر باسی پانێڵەکە بکەین کە بڕیارە ڕۆژی پێنجشەمە بەڕێوە بچێت، پانێڵەکە چەند ڕۆژ ئەخایەنێت، چێن ئەوانی بەشداریکیاکەن ئایا تەنها لەسەر ئاستی شاری سلێمانی یاخود کەسانی پسپۆڕ و ئەکادیمی لە بواری پەروەردە جگە لە سلێمانی لە شارەکانی تربان کێشکراون، چەند پانێڵ لەخۆ ئەگرێت ئەگەر بۆمان باس؟ سەرەتا من ئەمڕۆ ئەمەوێت وەکو سەرۆکی ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان باز لە پانێڵێکی گرنگ بکەم کە ڕۆژی پێنجشەممە کاتژمێر سەعات کاتژمێر 10 سەر لە بەیانی لە هۆڵی کارگەی کولتوری سلێمانی ئەم پانێڵە سەبارەت بە ئاڵنگاریەکانی پەروەردەی تایبەت بۆ لە ناو قوتابخانەکاندا بەڕێوەچێ. ئەم پانێڵە لە ڕاستیە ڕێکخراوە لەلایەن سێ ڕێکخراوی پەروەردەیەوە. ڕێکخراوی پەروەردەی هاوچەرخ بۆ کوردستان، پەروەردەی سەردەم، پەروەردەی نوێ. لە ڕاستیە ئەم سێ ڕێکخراوە هەوڵ و ئەرکەکانیان کۆ کردوێتەوە بۆ پاڵپشتیکردنی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لە ناوەندەکانی خوێندنە و ئەوە بەهێزکردنی کواڵیتی خوێندن بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت، هەروەها بۆ پاڵپشتیکردنی خوێندنی گشتگیر لە ناو قوتابخانەکاندا. باشە. کەواتە خات و شیلان، هۆکارەکی چی بوو بڕیارتانە کە ئەم پانێڵە بەڕێوە بچێ، واتە بە بۆچوونی ئێوە کە لە ئێستا لە ئاستێکی باشان نییە و پێویستە باشتر بکرێن، هۆکارەکە چی بوو؟ باشترە من ئێستا باسی تەوەرەکان بکەم، ئەمە لە هەمان کاتە وەڵامێکە بۆ بەڕێستان. ئەم پانێڵەی ئێمە سێ تەوەر لە خۆیەگرێت. تەوەری یەکەمیان باز لە مافەکانی خاوەن پێداویستی تایبەت دەکات لە ناو قوتابخانەکانە. مافەکانیان چییە؟ ئەو گرفت و ئاڵنگاریانە چییە کە بەرەوڕۆی قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت ئەبێتەوە. ئەم تەوەرە لەلایەن پارێزەری زۆر بەتوانە شانە و پێشڕۆ پێشکەشەکرێت. و تەوەری دووەممان سەبارەت بە کەیسەکانی پەروەردەی تایبەت لە نێوان گرفتی دەستنیشانکردن و تێکەڵکردنیان لە ناو پۆلەکانی قوتابخانەکاندا. ئەمە لە ڕاستی ئەمەش لەلایەن زۆر بەڕێز دکتۆرە کانی سالار، پسپۆڕی شڵەژانە دەرونیەکانی مناڵانە. بەڵێ. کاتە خات و شیلان ببورەش تەوەری سێمیشمان هەیە. باشە. باشە. تەوەری سێمان ئەمیش هەر بابەتێکی زۆر پێویستە بۆ خێزانەکانی ئەو خێزانانی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە، ڕوونکردنەوەی یاسای خۆتەرخانکەرە. یعنی ئەو مناڵان ئەو دایک و باوکانە ئەو ڕێنمایانەیە، ئەو یاسایانە چییە کە ئەتوانن شارەزا بنێ تاوەکو مۆڵەت وەرگرن بە دیار مناڵەکانیانەوە بمێنەوە. زۆر باشە. منیش ویستم باسی ئەوە بە وردی باسی تەوەرەکان بکەین، بە وردی بۆ منە ئاڵنگاریەکان چین، کێشەکان چین، ئەمە بە وردی باسی ئەوانە بکەین و دیاریان بکەین. بەڵێ. بێگومان هەر یەکێک لەم تەوەرانە کێشەیەکی گەورەیە لە مەکتەبەکانە. یەکەمیان کاتێکە مناڵێک
خاون پێویستی هەستەکەی کە پەروەردەی تایبەتە پێویستمان بەوەیە کە تێکەڵا کشگیر بگرێت لە ناو قوتابخانەکانە مافی خۆیەتی ینی ئێمە هەوڵێکی زۆر ئین بۆ ئەوی ئەو مناڵانە لە ناو قوتابخانەکانە جێگایان بێتەوە بەڵام پێشەوە پێویستە لیژنەیەک بیان بینێت ئەو لیژنەیە قرارەیە لەسەر ئەو مناڵە مستەقبەلی ئەو مناڵە ئایا دەرەجەکەی چەنە هەتاکو چەند ئەتوانێت تێکەڵاوی ناو قوتابخانەکان بێت. بەڵێ جا خاتوشینا من مەبەستمە ئەوە بزانم نوێنەرانی وەزارەتی پەروەردەیاریمی کوردستان بانکشتی پانێڵەکە کراون بە شێوەیەکی گشتی جگەلەوە بەشداری کارە ئەبن لە ناو پانێڵەکانە لە ناو ئەو بابەتانی کە خۆت وتسێتەوەرە بێگومان پێش هەموو شتێک ئێمە خۆمان ئەم ڕێکخراوانە هەموو پەروەردەین کەسانی پسپۆرن لە پەروەردەیە و ئەو کەسانی پانێلیستەکانیشمان هەمووی پسپۆرانی ئاکادمین و کەسانی بەتوانان لە مامۆستای زانکۆ و لە ڕایشکاری یاسایی و لە محامی و پارێزەر و ئەوانە یعنی کەسانی ئاکادیمەمان هەڵبژاردو کە باز لەم کێشانە بکە بێگومان ئێمە بانگەشتنامەیەمان نردووە بۆ هەموو لایەنی بەرپرسەکان بە تایبەتی پەروەردە و کاروباری کۆمەڵایەتی و ئەوانەی خێزانەکان ئەوانەی کە مناڵەکانیان لێ هەموو پەروەردەکاران و زۆر بە باشی ئەزانین کە ئەم بەڕێزانە ئامادە بن لەم پانێڵەیە و سوود وەرگن و ڕاو بۆچوونەکان بگوێزینەوە و گرفتەکان دەستنیشان کەین و تاوەکو چارەسەرێکی پراکتیکی بۆ دابنرێت. بەڵێ خاتو شیلان لە نزیکەوە ئاگام لە بەشێک لە کەیسەکانە کە لە قوتابخانەکانە هەنوو وە چەندی مناڵ خاوەن پێداویستی تایبەتە بەشێک لەو مناڵانە دادێکی تایبەت یاخود خاتونێکی تایبەت لەگەڵیەتی بۆی کە یارمەتی با لە وانەکان یا یارمەتی با لە تێکەڵکردنی مناڵەکانە بەڵام بەشێکیش لە کەیسەکان و کەیسی قورسیش بوون و ئەم مناڵانە هیچ کەسێکیان لەگەڵانە بوو واتە ئامادەبوونیشان لە قوتابخانە تایبەتەکانە یاخود حکومیەکانیشە واتە هیچ شتێک فێر نەبوو لەبەری کەسێک نەبوو تەرکیزی باتێ ڕەنگە مامۆستایەکیش بەتەنیا نەتوانێت لە پۆلێکی 40 کەسیە یاخود 20 کەسیە بتوانێت سەیتەرە بەسەر هەموو قوتابیەکانە بکە سیستەمێکی واتانداناوە کە بتوانن هەموو مناڵەکان یاخود ئەو مناڵانی خاوەن پێداویستی تایبەتن زۆر بە باشی وانەکان وەربگرن. بێگومان ئێمە لە مەکتەبەکانە ینی یاسایەکمان هەیە پێویستە ئەو مناڵانە کاتێک کە دەرەجەکەی ئاستەکەی شیاو بێت کە تێکەڵاوی ناو قوتابی بکرێ تێکەڵاو بکرێن و پێویستە لە قوتابخانەکانە ئێمە ژوورێکمان تایبەت بە ژووری سەرچاوە لە دەرزە ئەساسیەکانە تەلبەکە لە پۆلەکانە ئەبن و لەو ژوورەیە مامۆستایەکی تایبەتمان هەیە مامۆستای پەروەردەی تایبەت کە پێویستە بە شێوازێکی تر ئەو دەرزانیان بۆ ئاسانکەن و بۆیان ڕوونکەنەوە و لەگەڵیان نابن بەڵام زۆر بەداخەوە من لێرە شەهارداوە لە وەزارەتی تەربیە ئەەکەم کە یعنی ئەو مامۆستای پەروەردەی تایبەتمان هەیە ساڵانە چەندەها خریجمان هەیە و پێویستمان پێیەتی لە کاتی ئێستاە کە بێنە ناو قوتابخانەکانەوە لەگەڵ ئەم مناڵانە بن بە یاسا ئێمە هەمانە ئەڵێ بۆ 6 تەلەبە 6 مناڵی خاوەن پێداویستی تایبەت پێویستە یەک مامۆستای پەروەردەی تایبەتی لەگەڵاوێ بەڵام لە ڕاستیە ئەمە کەمە ئێمە پێویستمان بەوە لەو ژمارە زیاترە تاوەکو هاوکاری ئەو مناڵانە بن و پاڵپشتیان بن. بەڵێ کەواتە شیلان خان بەپێی ئەو بە دوواداچۆن و هەڵسەنگانانی کە ئێوە کردوتانە بۆ نمونۆک و ڕێکخراوی پەروەردەیەکی چڕک بۆ کوردستان یاخود هەر ڕێکخراویشتر بێت خوێندنگەکان کەمی مامۆستای پەروەردەی تایبەتیان هەیە یاخود خوێندنگەیەک بۆ خوێندنگەیشکە ئەگۆڕێت زۆر ئێمە زۆر ئەوەمان هەیە زۆر نەقسمان هەیە لە مامۆستای پەروەردەی تایبەت لە قوتابخانەکان ئەم بابەتە گرنگە لە پانێڵەکان تیشی خرێتە سەر فۆکەسی خرێتە سەر بەڵێ فۆکەسی بێگومانی ئەوەیە گرفتێکە لە گرفتەکانی قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت و مافی قوتابیەکان ئەوە مافی خۆیانە کە یەکێکیان لەگەڵا بێت و هاوکاریان بکات و پاڵپشتیان بکات. بەڵێ و باسەلەوە کڕیەکێک لە تەوەرەکان بۆ خێزانەکانن ئەو خێزانانی کە خاوەن پێداویستی مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە زیاتر چ هۆشداریەک دەدرێت بە دایک و باوکەکان بۆی کە بتوان پەروەردەیەکی باشتر بدەن بە مناڵەکانیان لەم پانێڵەیە ئێمە ئەو تەوەرەی کە خزمەت بە خێزانەکانەکات زیاتر باز لە یاسایەکە کات
یاسای خۆتەرخانکەر یاسای خۆتەرخانکەر ئەمە ڕوونکردنەوەی ئەو یاسایەیە یعنی هەتاکو چەند ئەو دایک و باوکانی کە مناڵیان هەیە بە چ شێوەیەک ئەو یاسایە ئەیانگرێتەوە ئەتوانن مەسەلا یعنی ئەو دایک و باوکانی کە فەرمانبەرن یا مامۆستان ئەتوانن مۆڵەت وەرگرن و دانیشتن لەگەڵ مناڵەکانیان ئەبن یعنی ئەو یاسای شمولی کێکە دایکەکە یا باوکەکە یا کەسێکی تر ئەکات یعنی ئەو تەوەرە باز لەواکە ئەو ڕوونکردنەوانە شێک لە دایک و باوکەکان کەسێکیان لە ماڵەوە واتە دانابووی کە ئاگیان لە مناڵەکە بێ ئەمە تا چەند واکە کە مناڵەکە باشتر فێریشتەکان بە یاخود واکە بە پێچەوانەوە باش فێری ئەو زانستە نەبێت کە فێر دەبێ لەبەرەوەی کە دایک و باو کاریگەری زیاتری هەیە ئەمە کاریگەری هەیە لەسەر فێربوون و هۆشیاری مناڵک خۆی لە مەکتب ویان لە سنتەرەکان ئەگەر ئێمە حاڵەتی وامان هەیە حاڵەتی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت ئەگەر باز لە ئەو حاڵەتە قورسانە بکەین بە شێوازێکی تر فێریانەکەن و ینی ئێمە دایمەن زیاتر لە مەکتەبەکانە شێوازێکی تریان هەیە لەوانەیە لە ماڵەوە بە شێوازێکی تر دایک و باوکەکە هەڵسوکەتی لەگەڵا بکات ینی فێری بکە و پێویستمان بەوە هەیە کە ئەو دایک و باوکانە بەرچاوڕوونیەکیان هەبێت لە شێوازی فێرکردنی مناڵەکانیانە ینی ئەو زانیاریانە لە مەکتەبەکانەوە یا لە سنتەرەکانە وەرگرن تاوکە ئەوانیش هاوکاری مەکتەب و سنتەرەکان بن و ئێمە خۆمان وەکو ڕێکخراوەکەی خۆمان لە پرۆژەیەکان کە ئەوەی ساباسی ناکەم ئینشاڵڵا لە کاتی خۆیان کە چۆن هاوکاری ئەو دایک و باوکانە بکەین لە ماڵەوە خۆیان بتوانن هاوکاری مناڵەکانیان بن. بەڵێ باش شیلان خان تا چەند گرنگە پانێڵ و کۆڕ و سیمینار تایبەت بە پەروەردە تایبەت بە ئاڵنگارەکانی بەردەم پەروەردە یاخود چارەسەریشی گشتگیر بۆ خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت لە داهاتووشدا ئەم پانێڵانە بەردەوام بێ یاخود ئەگەر شێوازی پرسیارەکەم بگۆڕم بە نیازنی بیتان لەوە نەکردوێتەوە ئەم جۆرە پانێڵانە لە شار و ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئەنجام بن کە دوجار ئەمە سوودی بۆ کەرتی پەروەردە بێت گرفت و چارەسەرەکان بۆ نمونە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بەرزەکرێتەوە؟ بەڵێ بێگومان زۆر پێویستە خۆ ئێمە کە باسی پەروەردەی تایبەت دەکەین زۆر جار ینی ئیشەکان کارەکان بە شێوەیەکی گشتی لەوەیە چڕبۆتەوە کە لەگەڵ مامۆستایانی خاوەن پێداویستی تایبەتە شێواز و مامەڵەکردنی مامەڵەکردنی ئەو مامۆستایانەیە لە پۆلە چۆن هاوکاری تەلەبەکان ئەو مناڵانە بن بەڵام چەندەها کێشەی ترمان هەیە کە پێویستە بە خاوەن پێداویستی تایبەت و بە خێزانەکانیان و بە مامۆستاکان و بە بە کارگەڕەکانی مەسەلەن زاتیەکانمان ئێمە وەکو سەرپەرشتیاران وەکو پەروەردە پێویستمان بەو ڕێنمایانە هەیە بە شێوەیەکی یاسایی کە بزانین ئەو معلوماتانە بزانین کە ئەو یاسانە چین کە شمولی ئەمانە مافەکانیان چین یعنی پێویستمان بەو بەرچاوڕوونیە هەیە ئاکاماتە ئەو کەسانی کە لەگەڵ ئەو مناڵە خاوەن پێداویستی تایبەتانیان خۆت ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن یاساکانیان دیاری نەکراوە بۆی کە چۆن مامەڵە لەگەڵ بەڵێ یاسامان هەیە یاسایی باشیشمان هەیە بەڵام بەس پێویستمان بەوەیە کە تەطبیق بکرێت. بەڵێ کاتە من وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت شیلان خان بەنیازن نازۆر ئاساییە ئەم پانێڵ یاخود ئەم جۆرە کۆڕ و سیمینارانە لە داهاتوودا لە ناوچەکانی ترێنی هەرێمی کوردستانیش ئێمە وەکو ڕێکخراوەکەمانەوە وەکو ئەو ڕێکخراوەی تریش بێگومان هەمیشە ئێمە لە پاڵپشتی پەروەردەیین هەوڵەین پاڵپشتی پەروەردە و بە تایبەتی پەروەردەی تایبەت بکەین و بە خاستن بە گشتگیریکردنیان لە ناو قوتابخانەکانە ئەگەر دەرفەتمان بۆ بڕەخسێ هاوکاریمان بکەن ئەرەوەڵا ئەتوانین و زۆریش حەزەکەین و زۆریش پێویستە پەیوەندی و هەماهنگجتان لەگەڵ ڕێکخراوەکانی تر چۆنە لە ناوچەکانی تر هەرێمی کوردستان تایبەت بە بواری پەروەردە یاخود عێراق بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو ڕێکخراوەکەمان وەکو ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ لە چەند تۆڕێکە هاوبەشین وەکو تۆڕێکی لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی کوردستان و لەگەڵ بە هەمان شێوە لەگەڵ هەولێرە دهۆکە ئێمە چەند تۆڕێکمانەیە تۆڕی یەزبیکان ئەمە تایبەتە بە کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت ویان سەکۆیەکمان هەیە هەر ئێمە لەگەڵ کەم ئەندامەکانە سەکۆی کەم ئەندامان ئەمێش هەر لە هەوڵداین بۆ خزمەتکردنی خاوەن پێداویستی تایبەت و وەرگرتنی مافەکانیان و بەرچاوڕوونی بۆ هۆشیاری بۆ خەڵک و خێزانەکان. دەستان خۆش شیلان خان من ئەمەیە کۆتا پرسیارە لێ بکەم تا چەند سووتان لە ئەزمموی
وڵاتانی پێشکەوتوو بینیوە بە تایبەت لە بواری پەروەردەیە یاخود ئەم بابەتە ئەی خەنە ڕوو لە پانێڵەکەیە یاخود لایەنە پەیوەندیدارەکانتان ئاگادار کردوتەوە کە چەند پرسێکەیە چەند بابەتێکەیە بە تایبەتی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت ئەمە چۆن لە وڵاتانی پێشکەوتوو چۆن مامەڵە لەگەڵ خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت ئەمەتان هێناوەتە ناو هەرێمی کوردستان و یاخود تەرحیکەن لە پانێڵا بێ یاخود لە دووتوی پرۆژەیەکی کای بێ لە داهاتوودا؟ بەڵێ ئێمە هەروەکو بڵێنەوە ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان لەگەڵ وڵاتە عەرەبیەکانیشە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە بۆ خزمەتی بەڵێ خزمەتی خاوەن پێداویستی تایبەت دەکەن کەمەندامانەکەن چەندەها وەرکشۆپ و خولە بەشداریمان کردووە و هەمیشە هەوڵمان ناوە کە ئەو زانیاریانە تێکەڵایاوی وڵاتێکی شارەکەی خۆشمان بکەین و ئەو خزمەتە بگوێزینەوە بە هیوای بەڵێ شناخان ئێمە پرسیارمان نەمەوە ئەگەر پەیامێک دەبێت زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئەم دەرفەتە و من لێرەوە داوا لە کەسانی پەروەردەکاران ئەو خێزانانەی کە مناڵی پەروەردەی تایبەتیان هەیە و هەروەها هەموو ئارزومەندێک و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یەکەم کە بتوانن ئامادە بن لەم پانێڵە گرنگەتە ئینشاءالله. زۆر سپاس کارەکانتان دەستخۆشین. دەستخۆشیە بەڵێ شیلان حەسەن سەرۆکی ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان سپاس لە سەردۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بنەوە هەمیشە. زۆر سپاس بۆ ئێوەش.